بەخێربێنەوە بۆ کەیب ئۆڕکاپس لە ڤیدیۆیم جارشماندا یەکێکی تر لە نایابترین فیلمەکانتان بۆ کورت دەکەینەوە بینەری بن و چێژی لێوە بگرن با دەست پێ بکەین. لە دیمەنی سەرەتای فیلمەکەماندا کەسێک دەناسین بە ناوی یۆن سیۆک بوو کە کرێکاری تاقیگەیە لە سەربازیدا خزمەت دەکات. دوای ئەوەی چەند ڕۆژێک مۆڵەت وەردەگرێت دەگەڕێتەوە ماڵەوە. یۆن بۆی دەردەکەوێت کە ئەندامانی خێزانەکەی بەنیازم بچنە گەشتێک بۆ دەروی وڵات. سەرەڕای ئەوەی یۆن زۆر حەز دەکات لەگەڵ خێزانەکەی بڕوات بۆ گەشتەکە، بەڵام بەهۆی ئەوەی هێشتا خزمەتە سەربازێکی کۆتایی نەهاتووە ناتوانێت بڕوات. جگە لەمەش خێزانی سۆک و ڕێزێکی زۆر لە پیشەی یۆن ناگرن و وا پێ ناچێت بە هاتنی دڵخۆش بن. لە گاتی گفتوگۆ کورتەکەیاندا داکی قسەیەکی ناخۆش دەکات و دەڵێت کە هەندێک جار لە بیری دەکات کە ئەو لە سەربازیدایە چون کارکەکانی لەگەڵ وێنەی تایبەتی سەربازێکدا ناگونجێت. لێرەدا دەردەکەوێت کە سیۆکو لە توێژینەوە تاقیگە سەربازەکاندا کاری کردووە بۆ ماوەی 2 ساڵ، هەر بۆیە خێزانەکەی گرنگیەکی زۆر بە کارەکانی نادەن. ئێستا کە سیۆکو بەتەنیا لە ماڵەوە دەمێنێتەوە، باوکی بە توندی ئاگاداری دەکاتەوە کە دەستکاری کابینەی مەیەکەی نەکات. دایکیشی لیستێک تێبینی پێدەدات کە کارەکانی ماڵەوەی تێدایە کە دەبێت تەواوی بکات پێش ئەوەی بگەڕێنەوە. یەکەم کار لە لیستەکەدایە پاکردنەوەی ماڵ و دەرهێنانی زەبڵ و خاشاکە. سۆکو سەرڕای ئەوەی ناڕازیە، بەڵام هیچ بژاردەیەکی لە بەردەستدانیە جگە لە جێبەجێکردنی ڕێنمایانە. لەگەڵ ڕۆشنی خێزانەکەی بۆ گەشتەکەیان سیۆکو دەست دەکات بە پاکردنەوەی ماڵەکە. ئەو زەبڵ و خاشەکانی کە دەتوانرێت دووبارە بەکار بهێنرێتەوە کۆ دەکاتەوە و لە شوێنێکی دیاریکراودا فڕی دەدات کە لە بەردەم شوقەکەدایە. لەگەڵ گەڕانەوەی بۆ ماڵەوە نامەیەکی دەنگی لە هاوڕە کچەکەیە و پێدەگات کە ناوی کیمیومینە و تەمەنی 20 ساڵانە. هاوڕە کچەکەی بانگشتی ئێوارەخوانێکی دەکات. سیۆکو زۆر پەرۆشی ناسینی کچەکەیە، ئەمە شوای لێ دەکات کە کارەکانی پاکردنەوەی بەخێرایی ئەنجام بدات. لەم پرۆسەیەدا سێوێکی خراپ دەبینێت کە پێدەچێت لەلایەکەوە تووشی نەخۆشیەک بوو بێت. چەند ساتێک دواتر تووشی سەرفڕمان دەبێت کاتێک سەتڵێک دەکاتەوە کە پڕ بوو لە پاشماوی خۆراکی خراپ. بە دوو دڵیەوە خواردنە بۆ ناخۆشەکان دەگوازێتەوە بۆ ناو کیسەیەکی زەبڵ و بەردەوام دەبێت لە پاکردنەوەی سەتڵەکەش. دوای پاکردنەوەی تەواوی ماڵەکە سیۆکو خۆی بۆ ژەمی ئێوارە ئامادە دەکات و بە کیسەیەکی زەبڵەوە بەرەو دەرەوە دەڕوات. لە ڕێگادا تووشی سەبەتەی فڕێدانی پاشماوی خۆراک دەبێت بۆ کیسە زەبڵەکەی کە سێوە ڕزیوەکەی تێدایان فڕێدەداتە ناویەوە بێ ئەوەی کەس بزانێت. هەموو خۆراکە خراپانە تووشی جۆرێک لە کارلێک کیمیایی دەبن کە لە ئەنجامدا شتێکی گەورە و چاوەڕوان نەکراو دروست دەبێت. دواتر لەو ئێوارەیەدا کرێکارانی پاک و خاوەنی بەبار هەڵگرەکەیان دەگەن بۆ کۆکردنەوەی پاشماوەکان کە دواتر دەخرێنە ژێر پرۆسسکردن و لە کۆتاییدا دەگۆڕدرێن بە خۆراکی ئاژەڵ بۆ ئاژەڵداری. دوا بە دوای پرۆسەکە ئاژەڵەکان سەر دەبڕێن بۆ گۆشتەکانیان کە دواتر دەچێتە بازاڕ و چێشتخانەکان. لەلایەکی دیکەوە سیۆکو لە چێشتخانەیەکدا لەگەڵ یومین کۆ دەبێتەوە کە تێیدا چێژ لە ژەمێکی خۆشی کەباب وەردەگرن. هەروەها بڕیار دەدەن خواردنێکی تایبەتی چێشتخانەکە تاقی بکەنەوە کە جگەری مانگایە. لە کاتی خواردنیدا سۆکو هەست بە شتێک دەکات لە دەمیدا و دەهێنێتە دەرەوە. سەری دەسوڕمێت کە هەمان ئەو تێکڵە سێوەی تێدایە کە خۆی فڕیدا بوو. هەرچەندە ڕێکەوتەکە زۆر ترسناکە، بەڵام زۆر گرنگی پێنادات و بەبێ هیچ دوودڵیەک بەردەوام لە تامکردنی خواردنەکە. ئەو بە تەواوی بێئاگایە لەوەی کە ئەو گۆشتە لە هەمان ئەو مانگایەنەوە سەرچاوە دەگرێت کە پاشماوەی خۆراکی پیسیان پێدرابوو. لەناو هەموو ئەمانەدا یومین لە ڕێگەی مۆبایلەوە چەند وێنەیەکی خواردنە بە تامەکان دەگرێت. سۆکو پرسیاری هۆکاری ئەوەی لێ دەکات کە بۆچی ئەو ڕسمیان دەگرێت. یومین وەڵامی دەداتەوە کە دەیەوێت وێنەی هەر ساتێکی ژیانی بگرێت تا بتوانێت لە داهاتوودا نرخی و ساتانە بزانێت. دوای ژەمەکەیان سیۆکو و یومین دەچنە پارکێکی چۆڵ لەوێ ماچێکی سۆزداری دەکەن. ئەمەش هەناسەی سیۆکو دەگوازێتەوە بۆ یومین. ئەمە وا یومین دەکات هەست بە ناڕەحەتی بکات بۆی ڕێگری لێ دەکات. پاشان سیۆکو بانگشتی دەکات بۆ شوێنی خۆی بۆ ئەوی بتوانن کاتێکی تایبەت بێکەوە بەسەر بەرن. بەڵام یومین دوودڵ دەبێت و ئاماژە بەوە دەکات کە تەنها 3 ڕۆژ یەکتریان ناسیوە و پێویستە زیاتر یەکتر بناسن. سیۆکو پێی وایە کە یومینی تووڕە کردووە، داوای برنیتە دەکات و دام بە هەستەکانی دادەنێت بەرامبەر بەو کچە. سیۆک بە یومین دەڵێت زۆرم خۆش دەویت و دەمەوێت هاوسەرگیری لەگەڵ بکەم. ئەمەش یومین بۆ ساتێک بێدەنگ دەکات. دوای ئەمە سیۆکو پرسیار دەکات کە بۆچی کەسێکی سەرنجڕاکێش وەک یومین ئارەزووی کوڕێکی ناڕۆمانسی وەک سیۆکو دەکات. لە وەڵامدا یومین دەڵێت کە لەبەر ئەوەیە سیۆکو زۆر میهرەبان و دڵسۆز دەبینێت. ئەمەش ئەو سیفەتانن کە ئەو گرنگیان پێدەدات. ئەمەش لە کوڕانی دیکە جیای دەکاتەوە. لە کاتێکدا ئەو دوانە بەردەوامن لە گفتوگۆکردن، یومین لە ناکاو سەرنجی نیشانەیەکی ڕەشینە ئاسایی و تایبەت دەدات لەسەر دەموچاوی سیۆکو. پێش ئەوەی بتوانن باسی ئەو نیشانە بکەن، گفتوگۆکەیان بە شێوەیەکی ناوەدڵی لەلایەن یەک دوو خوێندکاری ئامادەیەوە تێک دەچێت کە تۆپێک بەرەو سیۆکو فڕێ دەدەن. سیۆک بە تووڕیەوە سزای خوێندکارەکان دەدات و ڕێنماییان دەکات کە بچنەوە ماڵەوە، بەڵام خوێندکارەکان کۆ دەبنەوە و دەست دەکەن بە لێدانی. لە کۆتاییدا سیۆکو بەردەبێتەوە سەرزەوی، ئەمەش وای لێ دەکات بڕشێتەوە و پارچەیەک لەو گۆشتە بێنێتەوە کە پێشتر خواردەبووی. لە دیمەنی داهاتوودا شتێکی زۆر سەیر ڕوودەدات. سیۆکو لە گۆڕاکاریەکی لە ناکاودا دەبێت بە بوونەوەرێکی زۆمبی کە هێزی زیاتر هەیە لە جاران. سیۆک بە شێوەیەکی سەرسوڕهێنەرزاڵ دەبێت بەسەر خوێندکارەکاندا و تەنانەت پەنا بۆ گازگرتنیان دەبات بە دەدانە تیژەکانی. یومین گۆڕانکاری شۆکەرەکەی سیۆکو ڕەفتارە توندی تیژەکانی لە مۆبایلەکەیدا تەسویر دەکات پێش ئەوەی بەترسەوە لە شوێنی ڕووداوەکە هەڵبێت.
سیۆکو هەوڵ دەدات ڕێگیری لێ بکات بە ناومێدی و پێداگری لەسەر ئەوە دەکات کە ئەو کەسە نییە کە تازە بینی بەڵام داوای لێبوردنەکانی لەلایەن یومین پشتگوێ دەخرێت. دوای ئەمە سیۆکو بە ڕوخسارێکی سەر لە شێواوە و پارکەکە بەجێ دەهێڵێت و پێی سەیرە چۆن ئەم شتانە ڕووی داوە. هەروەها لە دوای ئەم ڕووداوەوە ئەو دوو خوێندکارە لە ڕێگەی پەیوەندانی سیۆکووە تووشی ڤایرۆسەکە دەبن و هێواش گۆڕانکاریەکیان بەسەر ئەوانیشدا دێت و دەیان گۆڕێت بۆ زۆمبی. پاشان لە ژن و مێردێکی گەنج لە پارکەکەدا نزیک دەبنەوە و هێرشێکی شەڕانگەز دەکەنە سەریان. لەم نێوەندەدا یومین سواری پاسێک دەبێت بۆ ئەوەی بەرەو ماڵەوە بگەڕێتەوە، بەڵام پێدەچێت تەندروستەکەی بە هەمان شێوە تێک بچێت. دەست دەکات بە کۆکە و تا دێت هەزبانە ئارامی دەکات. هەروەها دەموچاوی دەست دەکات بە پیشاندانی هەمان نیشانەی ڕەش بە تەواوی وەک سیۆکو. دوای ماوەیەکی کەم لە ناکەو لە پاسەکە دادەبەزێت و لە ڕێواری شەقامەکە دەکەوێت. وردە هەموو کەسانی پێشتر ژەمی گۆشتی مانگایان خواردووە دەبیندرێن کە دەڵشێنەوە لە شقامەکاندا. هەروەها دەست دەکەن بە نیشاندانی ڕەفتاری شەڕانگێزی بەهۆی ڤایرۆسەکەەوە لە ئەنجامدار و لێکتر دەکەن و بەبێ هیچ هۆکارێکی دیاریکراو خەریکی شەڕ و ئاژاوی دڕندانە دەبن. لە شوێنێکی تردا سیۆکو داوای یارمەتی لە هاوڕەیەکی دەکات و دەچێت لە بارێکدا کۆ دەبێتەوە. لە هەوڵێکدا بۆ دۆزینەوەی ئەوەی چی ڕوودەدات سیۆکو هەوڵ دەدات نهێنی خۆی بە هاوڕەکەی بڵێت، بەڵام هاوڕەکەی گرنگی پێنادات و لی تێناگات. هاوڕەکەی پێی وایە سیۆکو سترێسی لەسرە، پێشنیاری ئەوە دەکات کە سەما بکەن و هەوڵ بدەن مێشکیان لەسەر کێشەکان لا بدەن. بەڵام میوزێکی بەرز و ژینگەی قڕواڵغی بە قوڵی سیۆکو تێک دەدات. ئەمەش ناچاری دەکات لەگەڵ کەسانی دیکەدا تووشی شەڕ و پێکدادان ببێت. لەم ئاژاوە گێڕیەدا سیۆکو شەڕ لەگەڵ چەند کەسێک دەکات و دەبێتە هۆی ئەوەی بەرکەوتی هەوکردنەکە ببن. پاشان دەچێتە ماڵەوە و لەو کاتێ بەرەو ڕێگای بوو ماڵەوە بە هەڵە مۆبایلەکەی دەکەوێتە سەر ڕێگاکە بەهۆی ئەمەوەی یومین ناتوانێت پەیوەندی پێوە بکات. لەگەڵ بەردەوامبوونی ڤایرۆسەکە لە بڵاوبوونەوەی بێوچان لەسەر تاسەری شارەکەدا ناوچەکە دەخاتە ناو ئاژاوەیەکی گەورەوە. دەستگاکانی هەواڵ دەست دەکەن بە راپۆرتکردن لەسەر ڤایرۆسەکە و وەسفکردنیە و نیشانانەی لەلایەن کەسانی توشبووە خەیە نیشان دەدرێن، وەک گۆڕانکاری لە گەورەبوونی چاو و بەرزبوونەوەی هێز. لە هەوڵێکدا بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە وەزارەتی کشت و کاڵەڕە و شوێنی پێویست دەگرێتە بەر. زیاتر لە سی بەرپرسی تەندروستی دامەزراندووە بۆ ئەنجامدانی پشکنینی وردی کێڵگە ئاژەڵداریە ناوخۆیەکان. دا ئەنجامی تاقیکردنەوەکە گومانیان هەیە کە 6 لەو کێڵگانە تا ئێستا پیس بووبن. هەفتەیەک تێدەپەڕێت و سیۆکو کە ئێستا بە تەواوی گۆڕاوە بۆ زۆمبی لە شوقەیەکدا دەبیندرێت. لە دۆخێکی خراپی قوڵدا سەیری هەواڵەکان دەکات. هەڵچوونە بەردەوامەکانی دەردەکەون کە بۆتە هۆی لەناوبردنی شتومەکەکانی لەناو شوقەکەیدا. ئەمەش وای کردووە کە شوقەکەی لە دۆخێکی پشەوی دابێت. دوای چەند ڕۆژێک خێزانەکەی لە گەشتەکەیان دەگەڕێنەوە و زەنگی دەرگای شوقەکە لێدەدەن. کاتێکی جوڵامێکیان لەلایەن سیۆکۆ وەرناگرنەوە کلیلێکی یەتێک بەکاردێنن بۆ چوونە ناو شوقەکە. کاتێک دەچنە ناو ماڵەکە شۆک دەبن بەوەی کە ماڵەکە بەو شێوەیە دەبینن. بە تایبەتی باوکی تووڕە دەبێت کاتێک دەبینێت بوتڵە نرخەکانی پارچەکراون. چەند ساتێک دواتر دەبینن سیۆکو لە تاریکیدا دانیشتووە. لە کاتێکدا بانگی دەکەن بە شێوەیەکی نائاسایی دەست دەکات بە نزیک بوونەوە لێیان. ئەندامانی خێزانەکە حەز بە شتێکی نامۆ دەکەن، بەڵام پێش ئەوەی کاردانەوەیان هەبێت سیۆکو هێش دەکاتە سەر دایک و باوکی و گازیان لێ دەگرێت و دەیان کوژێت. لەناو ئەم ڕووداوە ترسناکانەدا خوشکەکەی توانی ڕابکاتە ناو حەمامەکە و دەرگاکە دابخات. چەند ڕۆژێکی تر تێدەپەڕێت و پێدەچێت ڤایرۆسەکە فۆرمێکی نوێی وەرگرت بێت. ئێستا کەسانی توش بوو نیشانەی زیادە وەک ئارەزووی ناکۆنتڕۆڵکراو بۆ ئارەزووی سێکسی و خەمۆڵی قوڵ نیشان دەدەن. ئێستا گۆڕاون و زیاتر شەڕانگێز بوون چونکە بە شێوەیەکی کێوی هێرش دەکەنە سەر ئەو کەسانی کە تووشی نەخۆشیەکە نەبوون. لە ئەنجامی ئەمەشدا ژمارەی قوربانیەکان بە خێرایی بەرز دەبێتەوە و دۆخەکەش بۆتە کابوسێکی کۆنتڕۆڵ نەکراو. لە هەوڵێکدا بۆ وەساندنی پەتاکە حکومەت بەیاننامەیەک دەردەکات و داوا لە هاوڵاتیان دەکەن شوێنی سەلامەت هەڵبژێرن و خۆیان لە کەسانی توشبوو بەدوور بگرن. بەڵام ئەوەندە سادە نییە بە جۆرێکە لە ئێستادا شارەکە لەژێر دەسەڵاتی خەڵکی توشبوودایە. ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسەکە نەبوون لە سەربانی باڵەخانەکان دەبیندرێن و هاوار دەکەن بۆ یارمەتی. لەلایەکی ترەوە کۆمەڵگەی زانستی و پزیشکی هێشتا ناتوانن سەرچاو و چارەسەریەم ڤایرۆسە فێڵبازە بزانن. دیمەنی داهات و سیۆنگ لە شەقامە تاریکەکانی شارەکەدا دەردەکەوێت کە ژمارەیەک زۆمبی دەبیندرێن کە بە دەوریدا دەسوڕێنەوە. لەم ساتەدایە کە سیۆکو چاوی بە یومین دەکەوێتەوە وا دیارە یەکتر دەناسنەوە و دەست دەکەن بە ڕۆشتن پێکەوە. دوای ماوەیەکی کەم تووشی سێوێکی خراپ بوو دەبن کە لەسەر زەوی کەوتووە. یومین هەڵی دەگرێتەوە و پێشکەشی سیۆکوی دەکات. ئەویش بەبێ بیرکردنەوە گازێکی لێ دەگرێت. لێرەدا هاتینە کۆتایی ڕێکابکردنی فیلمەکەمان تا فیلمی داهاتوو بەخواتان دەستپێرین و خواتان لەگەڵ.